بەڵێ بەردەوامی ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەم میوانەکەم ڕاستەخۆ لە هەرێمەوە ئەنجامەیەم. بێژەن عەزیز گەنجێکی بارەمەندە بە نیازە ئەلبومێکی تایبەت بە شعرەکانی لەم ماوەیەدا بڵاو بکاتەوە. کاک بێژەن بەیانیت باش. بەیانیتان باش بێت، سپاس دەکەم. زۆر سپاس. هەموو کاتێکت باش. زۆر سپاس. کاک بێژەن باس سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئەم شێوازی بڵاوکردنەوەی تازەیە یاخود پێشتر شاعیر و نووسەرانی تیش بە هەمان شێوە ئەلبومیان بڵاو کردوتەوە لەو بارەوە؟ بێگومان پێشووتری شاعرانی تر لەم بوارەدا بە وەکو شێوەی ئەڵبوم و ڕیکۆردی دەنجی پێشووتریش بڵاو کراوەتەوە و کاری لەسەر کراوە، بەڵام لەو ماوەی ئێستادانە و بۆیە من پێم باش بوو دووبارە ئەمە زیندوو بکەمەوە و بیهێنمەوە حکمیەوەی کە دنیای سۆشیاڵی ئێمەیتەنیوە. من بە بڕوای من وا پێم باشتر بوو کە بتوانین لە ڕێگەی دەنگی شەو کەسانی کە خوازیارن گوێگر بن نەک خوێنەر بتوان لە ڕێگای دەنگی شەو بەو کەسانە بگەین کە حەز بە شعر و بەرهەمی شاعریەکە بەرهەمی ئەدەبی. بەڵێ کاک بیژەن بەنیازی کەی ئەم بەرهەمانە بڵاو بکەیتەوە؟ ئایا لە دووتوێ یەک سیدیا یاخود لە چەند سیدیەکە بڵاویەکەیتەوە؟ ئەلبومێکی شاعریە بە ناوی تۆ نامۆیت، ئینشاءڵڵا هەر لەم مانگەی کە پاییز لە پێشمانەوەیە بڵاو یەکەمەوە لە نۆ قەسیدە پێکاتوە، ئیتر هەر قەسیدە و بە ژانەری جیاوازدام ناوە و ئینشاءڵڵا ئەی خەمە دەستی و کەسانی کە هەم گوێگرن و هەم خوێنەری کارەکانی من. بەڵێ کاک بیژەن ئەم قەسیدانەی کە خۆت ئاماژەت پێەیە پێشتر بڵاوت کردوتەوە یاخود لە دووتوی کتێبا بە چاپ گەێنراوە یاخود ئەمە یەکەمین جارە لە ڕێی ئەم سیدیۆ بڵاویەکەیتەوە؟ خۆمۆک و بەرهەمی چاپکراو ساڵی 2022 بەرهەمێکی چاپکراوم بڵاو کردەوە. حەزم کردم جارە جیاواز لە کارەکەی ترم کە چاپکراوە بوو، حەزم کرد کە بە شکڵی ئەو ئەڵبومام سیدیە بڵاویکەمەوە. ئینشاءڵڵا هیچ دقێکیان بێگومان هیچ دقێکیان بڵاو نەکراوەتەوە لە هیچ شوێنێکە، یەکەم جارە بێ لەو ئەڵبومەوە تایبەت دەبێت بۆ ئەڵبومە و کارێکی دەنجی زۆر پرۆفێشناڵی بۆ کراوە. بەڵێ کاک بیژەن ئەوەنێ من بیستمە پێشتر چەندین کۆڕی شعری ئەنجام ماوە لە شارەکانی کوردستان. پرسیارەکەم ئەوەیە بەنیازی لە داهاتوویشی نزیکە کۆڕی شعری یاخود ناساندن بۆ ئەم ئەلبومە نوێ بکەی؟ وەکو کۆڕی شعری بڵێ زیاتر لە 7 کۆڕی شعری تایبەت بە خۆمم هەیە لە هەولێر و سلێمانی و ڕانیە و ئیتر ئەو دەوروبەری کوردستان بەگشتی. ئینشاءڵڵا بۆ ناساندنی ئەڵبومەکەش هەر لە هەولێر ناساندنێکی بۆ ئەەکەم و ئەڵبومەکە وەکو دیاری ئەدەم بۆ کەسانی کە ئامادە بن لە کۆڕە شاعریەکە و ناساندنی ئەڵبومەکە. بەڵێ ئەی کاک بێژن بەنیازی لە سلێمانی کۆڕ بۆ ئەمە بەسە ئەنجام بدەیت یاخود ناساندنی بۆ بکەیت بۆ ئەلبومەکە؟ دەرفەت ببێت چکە ئەم ساڵ ئیتر بەرەو کۆتایی ئەڕۆین بەجددی بۆ ساڵی نوێ بێگومان ئامادەکاریەکەم بۆ سلێمانی و وەکو پێشووتریش لە سلێمانی کۆڕی شعریم کردووە، بێگومان ئەم جارەش هەر لە سلێمانیشە کۆڕی شعریەکەم و ناساندن بۆ ئەڵبومارەکەم بێگومان. بەڵێ کاک بێژەن زیاتر شعرەکانت سەر بە چ فۆرمێکە یاخود چ ستایلێکە لە شعر نووسینە بە شێوەیەکی گشتی؟ من وەکو خۆم قەسیدە نووسم و بە شێوازی مۆدێرن، چونکە دنیای مۆدێرن بەسەرمانە چەسپیوە ئێستاکە و پێم وایە ئەمە دوا قۆناغە کە مۆدێرن و پۆست مۆدێرن لە دوا قۆناغی نووسیندان پێویستە کە هەموو شاعیران هەوڵ بدەن لە ئێستادام قۆناغە بە جوانی بهێڵنەوە و هەوڵدەن هەمویان بە شێوازی مۆدێرن بنووسن و من بە شێوەی قەسیدەی نووسم. بەڵێ کەواتە باسی مۆدێرن و پۆست مۆدێرنت کرد کاک بێژن، کاریگەری چ شاعیرێکی ئەم سەردەمە لەسرە؟ هەڵبەت قەسیدە دنیایەکی فراوانترە. بێگومان وەکو کاریگەری و خۆم گوێگری تەواو و خوێنەری تەواوی ئەو نووسەرانم کە وەکو توانە ئامین، بەختیار عەلی، ماردین ئیبراهیم و هاوڕێ و هاوپیشەی ئەزیزم کە پێشووتریش لە بەرنامەکەی بەڕێستا ئامادە بووە، ئەژە عەبدوڵڵا، ئەمانە خوێنەری تەواویانم تاو لەگەڵ دەقەکانیانە ڕۆچوو. بەڵێ ئەی کاک بێژەن لە شاعیرە کلاسیکیەکان یاخود ئەو شاعیرانەی کە غەیرە کوردن بۆ نمونە نزار قەبانی یاخود هەر شاعیرێکی کلاسیکی بێ، هەڵبەت نزار قەبانی بۆ ناسراوەکە بە دەیان بە سەدان قەسیدەی هەیە. بێگومان بەڵێ ئەمە وەکو
وەکو ناو هوەری خۆمان وموت ینی وەکو کورد گوێگری ئەوە بەستم غیرە کلاسیکیش تەنها خوێنەرێکی ینی وەکو هەمومان کە شاعرین ئەبێ سەرسێری پێش خۆمانەوە بکەین قەسیدەکان ینی کلاسیکەکانم هەموو خوێندۆتەوە و لەگەڵ دەقەکانیانە تێکەڵ بوومە بەڵام وەکو ئەوە ناکە ئیشی لەسەر بکەم یاخود خۆم بەو شێوازە بنووسم بەڵێ تەنها وەکەوەی ناڵی و سالم وانە هەمومان ئەبێ پێدا بڕۆین و بەم خۆناغەیە هەنگاو بنین و گەشە بکەین بەڵێ کاک بێژن جا لە نووسینی شعر وەک خۆت وتت قەسیدە لە بواری چیرۆک یاخود پەخشانە شعر بەرهەمت هەیە یان بەنیازیت وەکو ئێستا کە هیچ بەرهەمێکم نییە وەکو بڵێ قەسید ینی ڕۆمان یاخود چیرۆک تەنها لەسەر شعردا کارەکەم و حەزیشەکەم هەر لە بواری شعردا بمێنمەوە هەست پێەکەم لەوەیە باش بەڵێ کاک بێژن ئێمە خۆ دەزانانی ئێستا لە ناو جیهانی تەکنەلۆژیاین بە تایبەتی سۆشیال میدیاش پرسیارەکەم ئەوەیە ئاستی خوێنەر چۆنە لە ئێستا بە تایبەتی لە ناو لاوانە هەمومان دەزانین ئێستاکە دنیای سۆشیالی بەسەرماندا چەسپیوە و بە تەواوی دەوری داوین وەکو تۆڵێکی جارجاڵەکەی تر هەموومانی پەیوەست کردووە بەخۆیەوە بۆیش ینی من سەرەتاش باسم کرد بۆیە بۆ شکڵی دەنجە وەکو سۆشیالی بڵاوەکرێتەوە وەکو ئالبوم ئاهالە زیاتر ئەچێتە بەردەستی ئەو کەسە ینی کە بۆ منە حوسڵی خوێندنەوەیەکی نەبێت لە ئێستادا دۆخی خوێندنەوە و هەڵبەت نەک تەنها خوێندنەوە نووسرانیش زۆر خراپە هەوڵ دەین ترەوەی لە هەمومان هێزمان خستۆتە گەڕ بۆەوەی کۆمەلگا ئاگادار بکەینەوە و هەوڵ بدەین شتێک پێشکەشکەین بەڵکوی تر دنیای ئەدەب بەڕووی گەنجەکاندا بگەشێتەوە دووبارە گەنج لەگەڵ ئەدەب و شعر و ژانەرەکانی تردا تێکەڵ بێتەوە بەڵێ کاک بیژن ئێستادا خراپە بەڵێ قەسیدەکانی تۆ تا چەند گزارش لە ئازار و مەینەتەکانی تاچی کورد دەکات ئایا بەو ژانرەیە ڕۆشت و یاخود زیاتر قەسیدەکانت تایبەتە بە عشق و دڵداری ڕاستی خۆی شعر ئیتر هەر شعورێکە کە بۆ ئێمە دێتە پێشەوە هەر ئازارێک کە بەرجەستەمانەکەوێ یاخود ئەیبینین ئیتر ئەمە ئەبێتە ژانەرێکی جوان بۆ نووسینت بۆ ئەو بەرهەمەی کە دەستت داوەتێ من وەکو قەسیدە چونکە کاتێکی درێژت لە بەردەستە بۆ بابەتەکانی لە بەردەستەیە هەموو بابەتێکم بە تەواوی باس کردو وەکو ئاژەڵ دۆستی وەکو ژینگە پارێزی وەکو دایک وەکو باوک بەڵام زیاتر کاریگەری خۆشەویستەکەمانەوە بەسەرەوەی کەواتە کاک بێژن ئەتوانین بڵێن گەنجان زیاتر حەزیان لە خوێندنەوەی قەسیدەی ڕۆمانسیە دڵداریە وەکو تایب وەکو ژان هەموو کەس ئازارەکەی خۆی ئەوێ ببینێتەوە بەڵێ هەموو کەس حەزەکە ئازارەکەی خۆی ببینێتەوە کە کەسێ باسیەکە ڕەنگە خۆی نتوانێت بەو شێوێ باسی بکە وەکوواڵێ ئیتر ئازاری من و ئەو لە یەکتری ئەچێت کە من باسیەکەم خۆی لێدا ئەدۆزێتەوە زیاتر سەرنجی ڕاکێشێ کەواتە توانین بڵێن بارودۆخی کوردستان بەگشتی ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کە گەنجان ئەو فۆرمە یاخود ئەو ژانرە هەڵبژێرن حەز بن گوێ لەو قەسیدەیە بگرن بێگومان بەڕای من هەروایە بۆیە شەوانی زیاتر بوو شێوەیە ئەنووسین زیاتر دەچینە ناوەڕۆکی عاشق و خۆشەویستیەوە بەڵێ کاک بژن چ پێشنیارێک تێ بۆ ئەو گەنجانەی کە دەستی نووسینیانەیە چ چیرۆک بێت چ پەخشان بێت چ شعر بێت ئەوانەی کە ئەو بەهرەیان هەیە من وەکو خۆم ینی لە تەمەنێکی مناڵیەوە نووسین بەڵام زۆر پەشیمانم کە ساڵی 2022 هاتمە ناو سۆشیاڵ و هاتمە ناو دنیای چاپکردنەوە و بڵاوکردنەوە حەزەکەم لەو ماڵە بێنە دەرەوە ئەو نووسینانیان تەنها بۆ ژوورەکانی خۆیان نییە ئەم بەهرەیە هەیەیانە و خوا یارمەتیاکی داوەنیان لە خوێندنەوەیەکی زیاتردا لە کەسێکی ئاسایی شتێکیان زیاتر پێەیە یاخود زیاتر ئەتوانن بدوێن و بنووسن من حەزەکەم لەو ماڵە بێنە دەرەوە تەنها موڵکی خۆیان نین بێنە بەردەم خەڵکەوە پیشانی خەڵکی بن و هەموو کارێکیش لە سەرەتادا ئۆکەی لەوانێ مەرحەلەیەکی قورسی تێدا تێپەڕێت بەڵام هەوڵ بدەن و بە پشتبەستن بە خۆتان و خێزانەکانتان دڵنیام دەگەم بەو شتێک کە دەتانەوێت باو نووسینانە لە شوێنێکە تۆز و خۆڵ لە سەریانە نیشێت هیوادارم بێنە دەرەوە و ئیتر حکومەتیش زیاتر هاوکاری نووسەران و شاعران و جیلی و نەردۆستان بکات کەواتە پێت باشترە لە ڕێی بڵاوکراوە بێت یاخود لە سۆشیال میدیا بێت ئەو گەنجانی کە ئەو بەهرەیان تایە بڵای بکەنەوە
بەڵە بێگومان سەرەتا وەکو سۆشیاڵی لە دواییدا بەرهەمی چاپکرا و کۆڕەشاری چکە بتوێنێت تو ئێستا بێت بناسریت بۆ ئەوەی بتوانی کۆڕێک بکەیت ئامادەبوونت هەبێت حزوڕیت هەبێت و زایدەن کتێبەکەت بڵاوکەیتەوە ببینی فرۆشێکی باشی هەیە یەکسەر ناکرێت بە کتێبەوە دەست پێ بکەیت وەکو سۆشیاڵیان دەرەچیت ئیتر کۆمەڵە ڕەخنەیەتە پێشەوە کۆمەڵێک جوانی دێتە پێشەوە وا دێدەکە کە سەرکەویت بەڵێ بێژان عزیز نووسەر و شاعیر سپاس ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن.